براو كاكا كرسيتشي اجي لك جريم لو دانا باشی گەنجۆ کورسێکی لەگژەریم لەدانە ئەرێ وقلک بلو بوونە دوو بەخوای بەڕاستی پێتان برێم یەک کورسی لەگژەریمە ئەوجە لە خۆتان پێگوە بركة موشتار نازانم ديبم يعني ديبم بخوای زوتراتي ميرا من ديبم السلام عليكم كرسي لك جريمه تصدق كرسي كاكا كرسي تصدق ڕا کاکە ڕا لی مەدەن ئەوڕۆ چەندی مانگە سەرە مانگە هەموو سەرە مانگان کۆنتێنەرێکی نوێ دێتە پێشاری گەیمینگ ئێستا مشکلی ڕەنجشتان نەما وەرە چ ڕەنگ دەویست وەرە لەگەرم وەرە ئەتو کوزانی ڕەنگەچی كاكا ديما ما بجي ماي برام دە وەرن كاكا گۆژ وەرن کورە بوویتە هەژ ڕەنگ لەگژەری وابي زورا هەشت ڕەنجی جیاواز بە تەنها لە مۆدیلی ئەیجی لەگژەری لە ئاری گەیمینگ دووبارە گەیشتەوە تەوان ڕەنگە شینەکەی ڕەنگەکی نوێیە تازە هاتە ئاری گەیمینگ وە کۆمنتی خۆشتان بنووسن دیاریەکان بەردەوامە بەڵام دیارەکە ئەیجی لایدمێش دەبیت دوو دانە یەکی لە ئینستاگرام و یەکیان لە تیکتۆک ڕاوە نەری ئەپلیکیشنی ئاری گەیمینگم داوڵۆد نەکردیا زوو داونلۆدی بکەن لەبەرەوەی لە ناو ئەپەکە یان لە ناو وێبسایتی ئاری گەیمینگ تاوەری بازارمان هەیە یاریەکی نوێی ئاری گەیمینگە لە ناو ئەپلیکیشنی وێبسایت بەردەستە ڕۆژانە دیاری دەبێت.